سڵاو لە هەموو هاوڕێیان چایەموتان ماچەکەم ئەمڕۆ 24 دوی 2021 کاتژمێر 9 دقە 12 دقەیە بەچکە بە لایڤەکەەوە ویستم بیکەم مەشغوڵ بووم. طبعاً ئەمانەی کێسە سەیریەکەین ئەم هێلکەیە 21 مان کراوەتە ژێری. طبعاً سێ هێلکەمان خستۆتە ژێر، سێ قسمان لە ژێری. وتمان لەبەر چی؟ لەبەرەوەی بۆی بتوانین زوو هەڵبێن نەوەکو سەفەر بکەین بۆی بیبینن. ئەمەش 21 مانگە، ئەمە 21 مانگە سیرکن، ئەمە 21 مانگە، ئەمە چوارێلکەمان بە یەکەوە خستۆتە ژێر. نووسیمانە لی ئەوەی کە ئەوانم نەنووسی بوو. ئەم 24، ئەمە 21 مانگە چوارێلکەمان کردوتە ژێر. ئەیبینن 21 ئەی بژێرین 21 22 23 24، یعنی 4 ڕۆژە. لە 4 ڕۆژە من سەیری کەم ئەیزانم لەو بڕوایم ئەوەی یەک تۆز شارەزایی هەبێت سەیری کا ئەیزانێت. تەمان هەوڵێم ئەم گڵۆپە ڕئیسەکان کوژێنمەوە، ئەمانە بۆی جوان دەرکەوێت. 21 مانگ چی و چیمانەیە وتمان؟ ئەمە 22 باوانی کە دەستمانەی گاتێ. ئەمە 21 مانگە، ئەمە 21 مانگە. ئێستا هەوڵێن سێریکەین با هەستێت گڵۆپەکەش هەوڵێم دووری بخەمەوە بۆی ئەگەر بتوانین هیوادارین زەرەریشمان پێ نەگا بۆی لەکان چکە بەدەستێک طبعاً لەم بەشەی با خۆشم سێرکەم لەگەڵات باشتری بینم. من لە سەتی ئەمە تەلقیحە، ئەوە تەلقیحە، ئەوە تەلقیحە، ئەوەش تەلقیحە. بەڕێزان هەر چوار هێلکەکە ماشەڵڵای لێبێ تەلقیحن. ئەم چوار هێلکەیە هەر چواریان ئەگەر سەیریکەین هەر چواریان تەلقیحن. هەر چوار هێلکەکە تەمانەمە جارێ مناڵنەوە خەتەکانە بینم من. ئەمە هەر چواریان تەلقیحە. چی کەشمانەیە؟ 23 21 ئێرەشمان هەیە. ئەمە 21 مانگە چوار هێلکەمان خستۆتە ژێر. ئەوە لە 100% تەلقیحە بێت، چۆکەش ینی لێرە دیارەکە دروست بۆ گە سەیریکەن. ئەمە یەک تەلقیحە، دووەمیش تەلقیحە گە سەیریکەن، سێهەمیش تەلقیحەی بینن، چوارەمیش تەلقیحە گە بیبینن دەمارەکە دروست بووە. هیوادارم ئەمایان دیار بێت. ئەمەش هەر چواریان تەلقیحن. ئێرەش ئەمە 21 مان کردمانە سەری ژێری. ئەمێ تۆزێ نازام سیر بۆم ساڵ. ئەمە ئەگە سەیریکەن ئەمەش بێچۆکە دروست بۆی بینن. ئەمە یەک، ئەمە هیچی تیانە بەڕێزان ئەیبینن. ئەمە هیچی تیانە، ئەمە تام دقەیە هیچی تیانە، ینی هیچ دروست نەبووە. ئەمیش هیچ دروست نەبووە، ینی ئەم مێ سێلکەی کردووە بەزێک دانی تەلقیح بووە تا ئێستا کە دیارە. ینی بەیانیش سەیریەکەینەوە زۆر لەوانەی، بەڵام ئەگە سەیریکەن کە تەلقیح نییە دیارە، بەڵام شەر نییە بەیانیش سەیریەکەینەوە هەر بەیەکەوە تەماشایەکەین بۆی زیاتر دڵنیابین. ئەمان 22 لێرە، ئەمە 22 ئەمانی کە بۆی 22کان سەیریکەین. ئەمەش 21 مانگە، 21 چوارێلکەمان کردوتە ژێر. با ئەم گڵۆپە لابەرم زیاتر لەوانەیە باشتر دیار بێت. ئێمەمانەیە ئێوە بیبینن چۆنە ئیزانین تەلقیحە. ماشەڵڵا ئەوە یەکەم تەلقیحە، دووەمیش لە 100% تەلقیحە، سێهەمیش تەلقیحە، سێهەمیش تەلقیحە، چوارەمیش تەلقیحە. دیارە ینی ئەگەر دیقەتان نابێت لەگەڵ ئەو هێلکانەی کە تەلقیح نیەوەی ئەو لابینیمان سەیری تازەکانی شەکەین کە کردومانەتە ژێری. ئەمیان 22 مانگ کردومانەتە ژێری بۆی 22. ئەمە سێ هێلکەمان کردوتە ژێر. با سەیری ئەمکە ئەمە لێرە ئێمە 22 مانگ سێ هێلکەمان کردوتە ژێر، بەڵام ئەو با بڵین 23 هێلکەیەکی کردووە، 24 هێلکەیەکی کردووە. ئەگەر ئەمانە جارێ تەمان زووە بۆی بیبین ئەوەی کە تەلقیح نەبێت لەگەڵ تەلقیح جیاوازیەکەی چییە ئەیبینن دیارە. ینی
زۆر بەوازحی زەردێنەکە دیارە چیترمان هەیە 21 مانگ ئەمە 21 مانگە ئەمەش 21 مانگە کە کردومانەتە ژێری چوارێلکەمان کردووەتە ژێر ئەمە هیوادارین دەرکەوێت یعنی من خۆم سەیرم نەکردووە بەڕاستی ئەمە باش نییە ڕێشن ئەمە ئاوای لێ بکەین بەس هیوادارم بیبینم ببورن بابیخینە ئێرەوە لەوانەیە ئەمە گەلدێرە دانین وازەحتر بێ با دەریکەین دارین دەرکەوێ ئاوا ئەگەر ئەمە سەیەکەین ئەمە یەکەم تەلقیحە بە ڕێزان ئەیبینن دروست بووە دووەمیش لە 100% تەلقیحە سێمیش تەلقیحە چوارەمیش تەلقیحە تەبەن خۆتان بینیوتانێ من نوکەکەیمان داناوە کردومانە بە دانەکە ئەمە هەر چواری تەلقیحە بە ڕێزان هەر چواریان ماشەڵڵا تەلقیحن ئەمەی کێنەوە جێی خۆی ئەگەر بە چوارەم ڕۆژیش دەرئەکەوێت بەڕێزان بە چوارەم ڕۆژی تر دروستە بێت چکە خۆی چیمان هەیە 21 تر 21 چیترمان هەیە ئەوە حەزم کردوک و بۆی بیبینن تاوەز ئەوە نەمان هەبوو 21 ئەمە 22 شەڵا ڕۆژانە بەیەکەوە ئترمە مەجای هیچی تیانێت چکە تاریخەکانی پێوەی دیارە یعنی ئەوەی کە هەمووی تەلقیحە ئەمێ زۆر سیر بوو هەل لە ئەوڵەوە بە سەیرە هاو یعنی یەکەمی هێلکەی کرد دوو ڕۆژ هێلکەی نەکرد ئەجا سێهەمی کرد هین دووەم هێلکەی کرد یعنی دوو ڕۆژ وەستا یەکەمی دووەمی کرد یعنی بە چوار ڕۆژ هێلکەکانی کرد هین بە 5 ڕۆژ سێ هێلکەی کرد زیاتری نەکرد سیرمان کرد یەک دانەی تەلقیح بوو سەیری شەکەنەوە بۆی بیبینن ئەمی ژەر 21 مان کردوێتی سێ هێلکەم قسوەتە ژێر بینیمان ئەمە یەک دانی لە 100% تەلقیحە هیچ ئەمەیان تەلقیح نییە ئاوەکە ئێمە سەریەکەین ئەمیش تەلقیح نییە بەڵام بەیانی بڵین سبەی شەویش دەرەکەوێتەوەی تە سبەی شەو تەواو لە 100% ئەگەر تەلقیح نەبێت دەرەکەوێت چکەم مێ کەوتنەکەی جیاواز بوو لەگەڵ ئەوانەکانی کەمکەمە کەوت هیوادارم توانی بێتمان سوودێ ببینین بەڕێزان تەبەن خۆتانەی بینن لە 195 زیاتری ئەمەی لێ دەرچێت هێلکەکان تەلقیحن ئیشەڵا ئەشی بینن بەردەوامیش لەگەڵتانە بین بەڵام هەڵهاتن هەڵناتنەوە بەدەست خۆیە کەس نازانێت چی ئەبێت ئەمە تەمان زۆر شت هەڵەگرێ ئەمە کە بیبینن یعنی جوودکردنی زانستیانە و تەندروست تاوایتر گڵۆپیشیان لێکوژێنمەوە من تەندروست بەرهەمەک یعنی لە هەموو لایەنەکانەوە تۆ با بڵین یعنی نەتیجەت ئەبێ ئەنجامت ئەبێت ئەنجامی باشت ئەبێ ئەنجامێکی تەندروست ئەبێ ئەنجامێک دەبێت کە خۆت ئوڵێ بۆیاوە ببورن بە ئیترێسا بێ گڵۆ بکوژێنینەوە تەواوی ترە بێ بن تەیرەکان زانینەوە ئاخری نەچکە وردە من گڵۆپیان لێ کوژێنمەوە تەوان بۆ تاکیدیش بۆ زای ئەوانەی 21 مانگ ئەمە مێکە چۆتەوە سەری ئەبێت تاکید بکەینەوە بۆی چکە لەوانەیە هەنێ برادەرە بڵێ ئەم مێ بزانانی من چاوم لێ نییە مێکە لە ناوەیە چکە مێکە لە قەپەل هێلانەکانی هیوادارم دەرکەوێت ئەوە مێکە چۆتەوە سەری 21 مانگ چیترمان هەبوو ئەمە چۆتەوە سەری بۆ ینی ئەوانەی هەنێک کەسی شکاڵێ دەستکاریت هێلکەکردن یا مێ هەستانمە 21 مانگ ئەمیشمان سەری کرد چۆتەوە سەری چیترمان هەبوو 21 مانگ تەواوی شەڵای تر سبەی شەویش ئەوەی 22 سەیرەکەین بەیەکەوە ئیشەڵا من چاوی هەمووتان ماچەکەم ئیتر وردە بێتە ئێرەوە بۆی تر ئەوانیش کە نەچوونەتەوە سەر هێلانە و بچنەوە سەر هێلانەکانیان من چاوی ئێوە ماچەکەم هەچ پرسیارێک هەچ ڕوونکردنەوە یەگە بێ لەسەرم بابەتە من لە خزمەتانم بە نووسی نەتوانم وەڵامتان بمەوە زۆر سپاس خواتان لەگەڵ